بەرەوەڵا وەختێک بە پەلەپەل ڕامان کرد هەر با خۆمان نەبە هات بە شەپۆلیدا هەر وەکو ئەوەی بەر بێتەوە بەسەرتا سەلامەتی زەرەری نەفەرمان نەبووە بەڵام ئەوی کە هەموو ڕوو بۆی لافاوەکەی ئێوارەی سێشەممەی سنووری قەزای تاختەق سەدان حەوزی ماسی لەو شێوەیە لەگەڵ ئاوی باران و لافاو تێکەڵ بوونە و زەرمەند بوونە جا ئێرە ماڵی یەکێک لەو هاوڵاتیانەیە کە چەند حەوزێکی ماسی هەیە و ڕۆژانە لێرە دەمێنێتەوە بۆی چاودێری حەوزەکانی ماسی بکات دەمێت قسەیان لەگەڵ بکەم بزانم چەند زەرمەند بوونە ئەو لەبەرەوەی ئەوەی لێرە هەیە ماڵەکەیان تەواو تێکەڵ بە ئاوی لافاو بووە هیچیان بۆ دەرنەچۆ خۆیان دەڵێن مام حاجی جان دەوەرە دوو قسەمان بۆ بکە قوربان دەمەوێت باسی ئەو زەرەر و زیانانە بکەم کە لێرە کردویانە مام حاجی ماندوو نەبی با قوربان دەم چۆنی سپاس دەکەم سەلامەت بی خوای گەورە بۆتان تاویز بکاتەوە ئینشەڵڵا سپاس دەکەم دەمەوێت بۆم باس بکەی چی و چیتان زەرەر کردووە لێرە وەڵڵاهی هەموو شتێکمان زەرەری کردووە مارەکەمان ئەو ئاو گوتوێتی تەلاجەیە مجەمیدەیە ئەو هینی مریشک و پەلەور و ئەوە هی حەوزی ماسی هەمووی ئاو بردیتی ئەو مۆلیدانەمان هەمووی ئاو بەسەری کەوتیە هەمووی وا دیارە لە بەرچاو باشە چەند حەوزی ماسی لەگەڵ ئاو تێکەڵ بۆ ئاو بردوێتی وەڵا 4 حەوز باشە هەر حەوزەکی چەند با بڵێن بە چەند دەخەملێنرایان چەند ماسی تێدا بوو وەڵڵاهی لە 3000 بەبانەوە ماسی تیا بووە هەر 4 هێنا هەر حەوزی هەر حەوزیە نزیکەی 10000 ماسی لێ ڕۆیشتووە بە خودای ئیتر ڕۆیشت یعنی ئەگەر خلخلەیەک لە بنی مابێ دەنا ڕۆیشتووە تیای نەماوە لەوانەیە برێم 200-300 ماسێک مابێ ئەو هاتدەنا نەماوە باشە ئەو کاتەی سات ڕووداوەکی لافاوەکە ڕوودانی لافاوەکە لێرە بوو جەنابەت بەڵێ لێرە بووین مەترسی لەسەر خۆتان نەبوو بەرەوەڵا وەختێک بە پەلەپەل ڕامان کرد هەر با خۆمان نەبە هات بە شەپۆلیدا هەر وەکو ئەوەی بەر بێتەوە بەسەرتا چیتان کرد وەڵا ڕامان کرد بۆ بەرزاویەکان خۆ سەلامەتن لێرە بۆ خۆمان ئەلحەمدولیلا سەلامەتی زەرەری نەفەرمان نەبووە بەڵام ئەوی کە هەموو ڕۆی بووە وەکو سەروەت هەموو ڕۆیشتووە زۆر باشە مامەجان لەو گوندی کەپەنکە چەند حەوزی ماسی هەیە بە نزیکەی بە خودای من نازانم نەمژماردۆ بەرام وا دیارە ئاقارەکە هەمووی حەوزە ماسیە نازانم چەندە ڕەزەکانشم لە دەمزێت دوو قسەمان بۆ بکەتەوە دوو پارچە ڕەزە هەردووشی بە من ئاوە ئێستا بڕۆ پڕین هەمووی خەسار کردیە هەمووی بەنیازن چی بکەن چۆن چاک دەبێتەوە ئەو دۆخی ئێرە و حەوزانەی ماسی هەتا نەستە بەهار و لە هاوینچا نابتەوە ئێستا کەلچیەوەی نییە ناکرێ دەستبەرداری هەمووی دەبن لێرە وەڵا ئێستا بە و تەڕ و تووشێ هیچ ئیشەشی لێ ناکرێ حتا دنیا وشنگ نەبێتەوە ڕوو لە گەرمان نەچێ ناتوانانی ئیشی لێ بکەی باشە بۆ سێ حەوزە ماسی هەتا دەڵێن یەکی 3000 ماسی تێدا بووە بەبانەوە بە زیاتریش باشە لە نرخی هەردانە ماسیەک بای چەند بوو وەڵای خۆی ماسەکە ئێمە لە دەرچوونە بە لە لە 2 کیلۆ بەسەرەوە بۆ 3 کیلۆ بووە یعنی لە دەرچن لەسەر فرۆشتن بووین ئیتر خەملاندەکەی ئەو هایە هەر ماسیەگەر بە 2 کیلۆ دابنێ کیلۆ بە چەند دەفرۆشن وەڵڵاهی بە حەسەبەوە من نازانم بە سەحر ئەوە ڕۆژەزان ڕۆژەیە برین بە 4.5 ڕۆژەیە بە 5 من نازانم لەوە بەس چەند ئەوە خەملاندنی چۆنە بێ باشە دەکرێت زەرەرەکانی جەنابەت بخەملێن درێ بای چەند زەرمەند بووی لێرە وەڵڵاهی بێحسابە نازانم برێم خەملاندنەکەی حسابی زەرم من برێم چی زۆر زەرەرەکە دەگاتە 20 میلیۆن 20 کورە هەر حەوزی 20 میلیۆن زەرەرەکە بێزگە لە مار و لە مۆلیدە و لەو ڕوخانی ئەو دیوار و شتەیە